بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە نوێترین بڕیاریدا سەبارەت بە مۆڵەت پێدانی ماتۆرسکیل ڕای دەگەیەنێت. بە ئاگاداری وەزارەتی ناوخۆ بڕیاریان داوە مۆڵەت بە لێخوڕینی ئەو ماتۆرسکیلانە بدەن کە مۆدیلی 2019 و لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی تۆمار دەکرێن. بەو مەرجەی ماتۆرسکیلەکان بە یاسایی هێنرا بێنە هەرێمی کوردستان و مەنەفێستیان هەبێت. بە پێی ڕێنمایی وەزارەتی ناوخۆ ئاخر مۆدیل ئاخر ساڵ ماتۆڕەکە بە مەنەفێست و بە شێوازی یاسایی هەبێتوی هەرمی کوردستانەوە تۆمارەکرێ و لە ئێستا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کاری دەرهێنانی مۆڵەت بۆ شۆفێری ماتۆرسکیل ئەکرێ و شۆفێری ماتۆرسکیل و کەسێکی ئارەزووی ئەوەی هەیە کە مۆتۆر لێخوڕێتوان سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بکە و کاری دەرهێنانی مۆڵەتی لێخوڕین. کۆمەڵی ڕێوشوێنی تونند و تیژ هەیە بێبیژیرێتە بەرەبێ خاوسونیەکان تونکرێنەوە ئەبێ دوکانی کڕین فرۆشتنی ماتۆڕانە بەڵێننامەیان لێوە جێ کە ماتۆر بە نایاسایی بەبێ مەنەفێست بە کەس نەفرۆشن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان کارە ئاسانی کە بۆ تۆمارکردنی ماتۆر هانی ئەو کەسانە با کە ماتۆر بەکارێن بۆی ماتۆڕەکانیان تۆمار بکەن و شۆفێری ماتۆڕەکانە بێبێن بۆ بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ مۆڵەتی لێخوڕین دەربکەن. بەشێک لە خاوەنی دوکانەکانی فرۆشتنی ماتۆرسکیل ستایشی ئەو بڕیارە دەکەن، بەڵام پێیان وایە دەبێت بڕیارەکە مۆدێلەکانی پێشوش بگرێتەوە، چونکە ئەوانەی پێش 2019 ماتۆرسکیلیان کڕیوە پێویستە سوودمەندی بڕیارەکە بن. ئەگەر ئەم قەرارە جێبەجێ بکەن زۆر شتێکی باشە بێ، هەم بۆ فەقیر و هەژار کابرا ئەگەر پارەی هەبێ توانای هەبێ سیارێ بکڕێ ناچێ ماتۆڕێ بکڕێ، بەڵام کاتێکە پەنای بۆ ماتۆڕەکە بردووە لە بەروی نیەتی سیارێ کڕێ وەکو ئەو خەڵکە. بۆ کارەکەیش ئەوەیە کە ئێستا بەربڵاوێکی زۆر هەیە، بەرنامە نییە، قانونێکی وان نییە بۆ ماتۆر، هەست کەسێ بێ ئەتوانێت مەعامەلەکەوە بیهێنێت. ئایا لەکوێوێت خۆیان ئەگەر ئەوان حکومەتێ بن نەزانێت ئێمە چۆن بزانین. ئەم ماتۆڕانی کە هەیە ئێستا چەند هەزار ماتۆڕە لە سلێمانیا هەیە تۆ ناکرێ بڵێ ئەوی لە مەولا هات ڕقم یەکەمە ئەوەی تری ئەو خەڵکە چی بکە؟ ئەو خەڵکەش پارەی پیاوە، هەند خەڵگەیە پێشمەرگەیە پۆلیسە ئاسایشە مەعاشەکە لە دەمی خۆی و ماڵ و مناڵیەگرێتەوە ماتۆرێکە کڕێ. ئەگەر تۆ ئێستا زەربی سفریکەیت و بڵێ لە مەولا ڕقەمەکەم ئەوەی تر چی بکە؟ ئەبێ حلێکیش بۆ دانەی. لە ساڵی 2012 بڕیارێکی وەزارەتی ناوخۆیی پێدانی مۆڵەت و تۆمارکردنی ماتۆرسکیل ڕاگیراوە. بۆ هۆیشەوە چەندین جار هەڵمەتی دەستگرتن بەسەر ماتۆرسکیل لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆوە بەڕێوە چووە، ئەوە نەشی دەستیان بەسەردا گیراوە تەلەف کراون. پێدانی مۆڵەت و تۆمارکردنی ماتۆرسکیلی مۆدیل 2019 لەسەر داواکاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە و ڕەنگە دڵخۆشی بێت بۆ ئەوانەی بەنیازی کڕینی ماتۆرسکیلن، بەڵام ئەوانەشی لە کۆندا ماتۆڕیان هەیە نیگەرانن لەوەی دەبێت حکومەت بڕیارێکیش لەبارەی ئەوانەوە بدات.